بەڵێ بەڕێز سەرمەند بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر سەبارەت بە هەماهەنگی حکوومەت و ڕێکخراوەکان بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ستودیۆ لەگەڵمانە. بەڕێز سەرمەند سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. تا چەندە کۆمەلگا تا چەندە گرنگە کۆمەلگا لەو مادە ژەهراویە بکوژە بپارێزی؟ بێگومان ئەوەی کە زۆر گرنگە پێویستە هاوڵاتیان و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی وشیاری تەواویان هەبێت لەسەر زیان و مەترسیەکانی ئەم مادانە بە تایبەتی کە لە ئێستادا بە شێوەیەکی بەربڵاو لەسەر ئاستی وڵاتانی جیهان و هەرێمی کوردستان وەک بەشێک لە وڵاتانی جیهان کە بەداخەوە ئەم مادە هۆشبەرە تیایدا بەربڵاو بووە، پێویستە هاوڵاتیان وشیاری تەواویان هەبێت لە زیان و مەترسیەکانی، چونکە بەشێک لە بەداخەوە ئەوانەی کە توش بوونە بە شێوەیەکی نەزانانە یاخود وشیاری و زانیاری تەواو پێویستیان لەسەری نەبووە، بەداخەوە بوونەتە نێچیری بازرگانانی مادە هۆشبەر دوجار کە کاتێک کە هەستیان پێکردووە کە تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوونە ناچار بیریان لە وازێ ناکرێتەوە. بۆ یەکە زۆر گرنگە بەر لەوەی کە ئەو کەسە بێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر یاخود ئاڵۆدەی مادەی هۆشبەر بێت، پێویستە وشیاری تەواوی لەسەر زیان و مەترسیەکان هەبێ بۆی نەبێتە قوربانی وە دووربکەوتەوە لە بەکارهێنانی مادە هۆشبەر. باش کاک سەرمەند، ئەمە مادەی هۆشبەر پێوترێت تیرۆریسپی، بەڵێ هەماهەنگیدان لەگەڵ حکوومەت چۆنە بۆ کۆنتڕۆڵکردن و بەرەنگاربوونەوەی ئەم تیرۆرە؟ بەڵێ بەداخۆکو پێشتریش باسم کرد هەرێمی کوردستانیش کەوتۆتە ژێر ئەم کاریگەریە، بەڵام خۆشبەختانە ئەوەی کە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم هەنگاوی کردەوە جددینەوە بۆ ڕێگەگرتن لە زیادبوونی ژمارە بەکارهێنەرانی مادە هۆشبەر لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یاسای ژمارەیەکی ساڵی 2020 لە ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا. خۆشبەختانە بە پێی ئەمە یاسای بۆردێک دروست کراوە، هەماهەنگێکی باشەیە و پلان و استراتیژێتی حکوومەت لەم چوارچێوەدا ڕێژراوە و لە ڕێگەی ڕێکخراوی ڕاستپاردنەوە دەوڵەتیەکانەوە هەنگاوی کردێنراوە، با بڵێن بەرنامە و پلانی وەزارەتەکان داڕێژراوە، هەر وەزارەت بۆ پێی کاروباری خۆی دواتر هێزەکانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان پلانی استراتیژیان دانەوە بۆ شکردنی سەرچاوی هێنانی مادە هۆشبەرەکان. بێگومان ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەماهەنگێکی زۆر باشمانەیە لەگەڵ ئەم لایەنە پەیوەندیدارانەی چ لە حکوومەت چ لەگەڵ هێزە ئەمنیەکان و پێکەوە هەمان هاوتەریب بۆی کار بکەین بۆ شارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا لە زیان و مەترسیەکانی لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و سمینار و بڵاوکردنەوەی بابەتی وشیاری لە ناوەندەکانی خوێندن لەو بوارانەی کە پێویستە گەنجان ئافرەتان لاوان زانیاریان هەبێت لەسەر زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکان. کەواتە و هەماهەنگی ڕێکخراوەکان ئێوە لەگەڵ تیمە تایبەتەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان تا چەند کاریگەری لەسەر کەمکردنەوە و کۆنتڕۆڵکردنی بە شێوەیەکی باشتر کردووە بۆ مادە. بێگومان ئەم بابەتێکی زۆر مەترسیدارەوە بە تەنها بە حکوومەت و یاخود بەلایەنێکی ئەمنی ئەم کارە جێبەجێ ناکرێت. ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هەروەها چین و توێژەکانی دیکەی کۆمەلگاش بە تایبەتی مامۆستایانی ئاینی و لایەنەکانی دیکەی پەیوەندیدار ئەرچیان هەیە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە حکمەوەی کە پەیوەندیێکی زۆر باشمان لەگەڵ ئەم لایەنە پەیوەندیدارانە هەیە، هەست دەکەین هەنگاوەکانی ئێمەش بۆتە با بڵێن خاڵێک لەسەر ئەم پیتانە دانراوە بۆی کە پێکەوە هاوتەریب هەنگاو بنێن بۆ کەمکردنەوەی زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکان. باشە وەکو ڕێکخراوەکان کاک سەرمەند بڕێستان هەنگاوەکانی حکوومەت چۆن هەڵەسەنگێنن بۆ کۆنتڕۆڵکردن و ڕوبەڕووبوونەوەی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم زۆر بە گرنگ و زۆر بەکردەی هەڵدەسەنجێنین و هەنگاوی زۆر باشن بە تایبەتیش کە بەشێکیانم باس کرد. دواتر دووبارە جگەلەوەی کە هێزە ئەمنیەکان کار بۆ وشکردنی سەرچاوی هێنانی مادە هۆشبەرەکان دەکەن لەگەڵ ئەوەشدا هەڵمەتێکی وشیاری زۆر باشیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەست پێ کردووە. پلانی با بڵێن لە شێوەی پۆستەراتیان بڵاو کردو ناوەندانێک کە پێویستن بە بەردەوام کۆڕ و سمینار دەکەن، یعنی تەنها بریتینە لەوەی کە پلانیان هەبێ بۆ دەستگیرکردنی بازرگانان یاخود ئەو کەسانەی بەکارهێنەری مادە هۆشبەرن. هاوتەریم لەگەڵ پلانەکانی وشکردنی سەرچاوهێنانی مادە هۆشبەر پلانی وشارکردنەوەی تاکەکانی کۆمەلگاشیان داناوە. وەکو پێشتریش باسم کرد حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخەری ڕاستپاردنەوە نێودەوڵەتیەکان کە کۆنفرانسێکی زۆر گرنگ بە ئامادەبوونی جەنابی سەرۆکوەزیران ئەنجامدرا، لەوێ پلان و استراتیژیەتی حکوومەت و ئەرک و کار و مەهامی وەزارەتەکان دیاری کراوەتر هەر وەزارەتەوە لەسەر ئاستی وەزارەتەکەی خۆی پلانێکی تۆکمەی داناوە، ئەم پلانە هاتوۆتە خوارێ بۆی هەمومان پێکەوە کار لەسەر زیان و مەترسیەکانی ئەم مادە هۆشبەرە بکەین و هەمومان پێکەوە دەستباری ئەم بارە قورسە بین بۆی پلانی کەم ژمارەکە لەوە زیاتر نەبێت و کار بۆ وشارکردنەوە تاکەکان و کەمکردنەوەی زیان و مەترسیەکانی بکەین. کاک سەرمەند لەم هەوڵانەوە ئێوە حکوومەت تا چەند هەست بە هۆشیاری خەڵکەکەن ینی بۆ بەکارنەهێنانی مادە هۆشبەرەکە؟ ئەم بابەتە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش وەکو لە عێراق بە شێوەیەکی گشتی بابەتێکی نوێ بوو بەڕاستی،
ئەگەر سیر بکەین لە دوای 2023 ئەم بابەتە زیاتر دەشەنەی سەدەمیش بۆ کۆمەڵێکەوە کار بە تایبەتیش ئەم نائستقراری لە دوای 2014 ئەو بۆشایە ئەمنی کە لە نێوان هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە نێوان باڵێن ناوچەکانی دەروی داری هەرێمی کوردستان دروست بوو ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەم گروپە چەکداری نایاسایانە ئەو ناوچانە بقۆزنەوە بۆ بازرگانیکردنەوە مادە هۆشبەرەکان بێگومان ئەمانە هەمووی هەنگاوی کردەی زۆر باش بوونە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێتی بەم هۆیەوە بۆتە هۆی کەمکردنەوەی زیان و مەترسیەکانی بێگومان دوجار ئامانجی هەمومان کەمکردنەوەی ئەم مەترسیە ئەم تیرۆرە سپەیەکە دوجار زیانی بۆ کۆمەلگا و بۆ هەموو لایەکشمان دەبێت و ڕەنگە ئەگەر ژمارەکە لەوە زیاتر بێت کۆنتڕۆڵکردنی بە تەنها بە حکوومەت وە بەلایەنێکی پەیوەندیدار ئەستەم بێت. بەڕێز سەرمەند بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان سوپاس بە ئامادەی بەڕێز کاک سەرمەند بەخێر بێت.